silence owns the house, and I rent a room from it. One plate on the table, one shadow on the wall, one old man still saving space for someone who isn't coming home. Tonight I clear the dishes, turn off the kitchen lights, and tomorrow, without thinking, I'll do it all again. One plate, one chair, one memory at a time. I leave the hallway light on every single night, not because I'm afraid of the dark, I'm afraid of forgetting the way you come through that door. Arms full of groceries, hair blown by the wind, calling my name before you even set things down. The hallway light burns soft, like a little piece of yesterday, holding its ground against the years. Some nights I wake up and see it shining beneath the bedroom door for one sleepy second. I think you're home, then morning arrives and tells the truth again. The hallway light knows every goodbye, knows every suitcase, knows every tear. It watched our children leave, it watched our parents fade, it watched you walk out for the last time and never come back in. Still, I'll leave it all for the memories, for the hope, for the man I used to be, and maybe for you.
ڕۆژگارانێک کە ئێمە چاومان بەم دنیا کردو و گەورە بووین تێیە پێمان وابوو کە لە پرفێکتترین کامڵترین قۆناغە تاریخە بەشەرای ئەوەی گەندەڵی و پیسی و جنایەت بووگە تێپەڕیگە و ئەوەی کە بووگە سەهۆی سەبەبە ڕووداوگە لە گەورەیە مێژوو تێپەڕیگە کۆمەڵکوژی جنایەت لە بین چووگە و لە دنیایەکی بیر لێکراوی ئەخلاقمەند بە مانیفێستی ئەخلاقی مافە مرۆڤ خەریکی نەژین ئیتر جارێکی تر جەنگە جەهانی دووەم تکرار ناوێت و جارێکی تر نازیسم بە خۆمان ناوێنین ئێمە فرە تێگەیشتووترین لەوەی کە وەداوە کۆمەڵێک ئەتفاقات بکەوین کە ئێمە بە عینوان ڕووداوگە لە مێژوو خوێندگمانەسەوە شکر بۆ خوا گشتیشمان فێرە ئاو گەرم و بەرهەمی زۆر و بۆر و ئەمانە بووگین وە دنیا پڕە لە فراوانی و لە نێعمەت و ئێمەیش خۆڵی ناگرێ ڕۆینە مەدرسە و دانشگا تابووینە ئینسانە مفیدێک بۆ ناوە کۆمەڵگا دەرز ئەخوێنین تا خاس بووین و پێشمانوانە بوو کە هیچ کام لەم ڕووداوگە لە مێژووە بە تەمەنە ئێمە تێبپەڕێ و ئێمە بە تەمەنە خۆمان شاهدە فرەیەک لە مەسائل بین ئەما خۆب تەوانە دەرکیمان نەوێت و نەزانین کە ئەحیانەن مردمانێکی تێش لە سەردەمانە خۆیانە کە ئەمڕۆ گزارشە تاریخیەکانیان ئەخوێنینەوە دەقیقەن هەمان هاڵ و هەوای ئێمەمانانیان بووگە من سەرەتا بۆ خاتریەوەی تەی ڕۆژان ڕابردوو و تەی ساڵان ڕابردوو قسەگەلێکی فرەوفراوان کردیا لە ئاخێزە کوردەوار سەربەخۆ و لەلایەنە منەوە و بەدەلیل نائاشنابوون نەزانبوون بەدەلیل ئەوەی کە ژیانێکی کلیشەیی تکراری لە ڕێگەی میدیاوە فێربووگ بگوێیە ئێمەمانانی خواردگە خۆ تەبیعەتەن تەوانە دەرکە کار و فعالیەتە ئێمەمانان نە هەبوو نە ئەشبێت هانا ئارێنت بە عنوانە متفەکرێکی ناوەڕاستی قەرنەبیست معرفە گشتتان هەست هانا ئارێنت لەسەر ئایشمن قسە ئەکات من ئەزانم ئێوە مەجموعەیە بەشەرن کە وا فکرەکەنەوە کە ئینسانهای معقول ئینسانهای خاص ئینسانهای بە وجدان و بە شەرەف و بە ئەدەب و بە کەرامەتن وا بیرەکەنەوە کە دەستان لە هەموو شتێک پاکە و دەستان نێ لەناوە هیچ شتێکە وەلی ئەگەر ورد بنوارنە خۆتان دەستان ئاغشتە بە فرە شتێکە تێکەڵاو بە فرە شتێکە هەنا ئارەند سەبارەت بە ئادۆڵف ئایشمن قسە ئەکا ئادۆڵف ئایشمن ئەو کەسە بوو کە لە ئارژەنتین گیریا و بە جورمە کوشتنە 5 ملیۆن جوولەکە 5 ملیۆن جوولەکە لە ئیسرائیل محاکمە کردیا تەمامە دووربینەکانە دنیا چووە سەری کابرای نازیە کە دەرچوو تیمێکی گەورە لە پسپۆڕان و دەر و ناسانە مختلفە جیهانیان هاوردە ئەوێ هەنا ئارەنتیش بە عنوانە خەبەرنگارە ڕۆزنامەیەکی ئەمریکایی چوەناوە جەلساتە ئەو دادگا گزارشێک کە دای لەو دووە هانا ئارەنت وە بەر نفرینە یەهودیان کەوت هانا ئارەنت خۆی یەهودی بوو حتا وە بەر نفرینە کەسانێک وەکو ئایزیا بەرلین گێرشۆم شلۆم کەوت Six psychiatrists certified him as normal. One of them remarked, and I find this almost funny, that Eichmann was more normal than I am. خب شش دەروون ناس معاینەیان کردو وتی ئینسان نۆرماڵێکە یەکی کاوتی اتفاقا ئینسانە شۆخ تەبع قسە خۆشێکیشە After having examined him, his attitude toward his family was described as not only normal but most desirable. خب حتا گزارشیاندا کە نەک ئەوەی کە ئینسانە نۆرماڵێک نییە بەرامبەر بە بنەماڵەکەی بەڵکو ئینسانێکی حەساس و ئینسانێکی
بەسەرنجە بەرامبەر بە خانەوادەکەیشی و بنەماڵەکەی ئادۆلف ئایشمێن تەنانەت لە هانا ئارێنت نۆرماڵترە. The minister who visited him in prison declared him a man of very positive ideas. And وەزیرێک کە چاوی کەوتوو بۆ ئەو وتی کە ئینسانێکە لەگەڵ ئیدەگەلێکی یەکجار موسبەت و ئەرێنیە ئادۆلف ئایشمێن. this was the man who sent millions to their deaths. و ئەمە کەسێک بوو کە ملیۆنها ئینسانی هەنارد بۆ مەرگ. ئەمە کەسێک بوو کە ملیۆنها ئینسانی هەنارد وە کوشتنیان. The longer I listened to him, the more obvious it became. Eichmann was not stupid. That هەرچی بیشتر گوێم لێگرت زیاتر بۆم نۆرماڵ بوو و عادی بووە. ئایشمێن ئینسان ئەحمەقێک نەبوو. is not the point. He was simply, genuinely, completely incapable of thinking from the standpoint of anyone else. He spoke exclusively in clichés, in what he himself called officialism. When he tried to construct a sentence of his own, he would repeat it until it took. نەوە کەسێک و کە لەسەر کلیشەکانە وێسیا و ئافیسیالیزم بوو لەناو بوروکراسیا فیکس بوو و هەموو شتێکی بە کلیشە کرد. Became a cliché. He was surrounded as if by armor, by stock phrases that insulated him entirely from reality. This is what I mean by the banality of evil. طب أما منظوري من الابتذال الشر banality of evil يعني تو ميزان الشر كأيكي أو نجورس كبحيش تاوانا كي نادريتو بنالتي شر خانم هنارن چیه سبارت بم آغا بناو أدولف آیشمن. Not that evil is ordinary or unimportant. Not that it is نبو خاطري ويك الشيطان عادية ومهم نية. excusable, but that it can be committed on a massive scale with bureaucratic precision by someone who is not motivated by hatred or ideology. بەڵکە ئەمە ساختارە بوروکراسیەکە کە ئینسانێک کە تحریک نەکریاگە بە تەنەفۆر نەفرەتکردن ئیدئۆلۆژی یا نەخۆشیە دەرونی ئەو ئینسانە هیچ کامیان نییە یعنی کەسێک نییە کە نەفرەتی لە شتێ کردوێ کەسێک نییە کە ئیدئۆلۆژیەک سببی ئەو نەفرەتەی بوو بێ کەسێک نییە کە لە حازی دەرونیەوە شێوا بێ بەڵکو فیکس لیاگە لە ناو ساختارێکی بوروکراسیە Or psychopathy by someone who simply stopped thinking, stopped asking, what am I doing? بەڵکو لەلایەن کەسێکەوە کە بیر ناکاتەوە کەسێک کە لە خۆی ناپرسێ من خەریکم چی ئەەکەم بەرامبەر بە کێی ئەەکەم. To whom? خۆ لەمانە قسەکانە هانا ئارێنت بوو وتی خەڵک پێوا بوو کە ئادۆلف ئایشمێن نەخۆشە دەرونیە قاتڵە بالفترەس ناسازگاری دەرونی هەست بەڵام ئادۆلف ئایشمێن ئینسانێکی فرعادی بوو هەرچ شتە بە کلیشەیە کرد اتفاقا دۆزیان و کە ئینسان نۆرماڵێکە حتا بۆ بنەماڵەکەیشی فرە بەخەمە لەمنیش نۆرماڵترە لەکوێ ابتزاڵە شەڕ دەست پێیەکە بنالەتی ئەف ئێڤڵ لەکوێ دەست پێیەکە لەو جێگەوە ئینسانە عادیەک لە ساختارە بوروکراسیەکە کە پێی وایە هەڵس و کەوتکردنە فۆرماڵ وە قانونی هەڵس و کەوتکردنە دروستێکی بێپرسیارە وە بیر ناکاتەوە مناپرسێ کە من کێم بەرامبەر بە کێ خەریکم چیەکەم و خەریکم چیەکەم گەورەترین جینایەت لە دەستی تێت. کورد دەوروبەر خۆتان کە تەماشا بکەن ڕووداوێ ڕوویداگە دەوروبەرتان پڕە لە مزگەوت پڕە لە NGO پڕە لە کتێبە جۆرا و جۆر چاپکریاک پڕن لە مەجالگەلێکی چکۆلەی ئینسانیەت فرۆشتنە لە دار و دەوەن کوژاندنەوە لە ئاودانە بە کێساڵ لە ئاودانە بە پشیلە لە ئاودانە بە دار و دەوەن و گوڵ ئێوە
جامعتان کۆمەڵگاتان خۆتان و خەڵکتان پێتان وایە کە ئینسانهایەکی یەکجار دارای فەزیلەت دارای ئەرزش و گەورەین پێتان وایە کە ئەخلاقمەندن بەڵام ئەتوانن لە حزەیە فکر بکەنەوە وەکو خەڵکە ئەڵمان کە ئێوە لە ژێر ڕاحەتبوون و وجدانتانە بەناو دەوڵەت بەناو کوردایەتی بەناو شەهید بەناو خوددا بەناو مزگەوت دەستان وا لە ناوی گەورەترین جنایەتە بەشەریە تاریخە دەستان واتیە لەو جێگەی کە کولن فتێڵەی ئەقڵ ئەکێشیتە خوار پرسیار ناکەی لە پرسیار دەرەچی و هەڵسوکەوت تۆ ئەوێتە هۆی خنکانە شارستانیەتێک مردن گەلێک ئەمە خوب دەستی شت خاوێنە ئینسان نۆرماڵێکی پێکەنی خەڵکی شتێتە ماڵەکەت لەوانەیە سفرەی بۆ دابخەی نانیشی پێ بدەی کەچی دەسەت تابینە قاقاوە لە ناو جنایەتە خب بۆ من مثالە هانە ئارەنتم هاوردۆ بۆ مثالە ئەدۆڵف ئایشمنم هاوردۆ ئەگەر ئەمانە لەلایەنە دنیای غەرب و ئەمریکا پرۆپاگاندایان بۆ نەکریە ئەگەر ئەمانە نەناسریانە و بەڕاستی وەکو شەیتان سیر نەکریانە وتنە ئەمە بەرامبەر بە ئەم خەڵکە کارێک جار زەحمەتێک بوو چون تەبیعەتەن تەمامەن قسانەی کە من کردمەوە هەنا ئەڕێنت کردی یا خۆمان ئەدەین لە گێلی یا سعیمانەکە تێنەگەین ولی ئیتر ناتوانانی تۆ ئینکارە ئەڵمانە نازی بکەی ئینکارە دادگاهای نۆرنبێرگ بکەی ئینکارە دادگاها ئایشمن بکەی و ئینکارە نووسینەکانە هەنا ئەڕەنت بکەی تەنانەت ناتوانانی ئینکارە ئەوە بکەی کە هەنا ئەڕەنت متفەکرە گەورەیەک بوو ناتوانانی ئینکارە ئەوە بکەی بەڵام خۆ پێت خۆش نییە لە دەستەبەندیکردنەکەی هەنا ئەڕەنتە بووی یا خۆت بوێنی تۆ کە لەکوێ شەڕ شەیتان بە ئەو جخۆیەکە لە ئینسان نۆرماڵێکە کە فکرەکە فرە نۆرماڵە خۆ با کورنۆمەتری هەڵی بژێرم ئێوە هەر هەمووتان بە ئینسانە نۆرماڵتان و بە معلمە مەدرسەتان و بەوەتانە کە لە بەرامبەرە شاشەی تەلەڤیزیۆنا دانیشتی بەوەتانە کە خۆی بە پسپۆر متفەکر تەحلیلگەرە سیاسی هەڵسوڕاوەی فڵان بەش و بیسان بەش معرفی کرد لە تەیە 50 ساڵە ڕابردوو وتان کە جمهوریە ئیسلامی دەراوێشتەیە ئێرادەی ملەتێکە بەناوە ملەتە ئێران کە لە 22 بەهمن 1357 شتێکی بووگە بەناوە شۆڕەشە گەلانە ئێران بە ڕەحبەریەتە ئایەتوڵڵاه خۆمێنی ئێوە هەمووتان وتان کە جمهوریە ئیسلامی ئێران نظامێکی ئیدئۆلۆژیکی شیعەس کە بەستگی یەکەمان لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ ئەمریکا و بنیادەن و وجودیەن لە بەرامبەر ئەمریکا بێسیاگە ئێوە هەمووتان وتان کە ئێرانی ملەتێکی کۆنە و ملەت بووبە ئێوە هەمووتان معتەرەفن کە کوڕە دیا ئەکۆن لە دڵە هێخامەنشیان و دەرهاتگن کوڕە میدیا و کەی خەسرەون ورد و دەرستان ئستثناتان تیانە فەرقتان تیانە ئەم قسانەی پەیمانە حەیدەریەکان نەک ئەوەی کە نەتیجەکان دەرکەوتگن من ئیستە لەسەر نەتیجەکان قسە بکەم تەمام قسە گەلێک کە من لە زەرفە 10 ساڵە ڕابردوو کردم مەوجودە وا لەسەر جێگەی خۆیان سوالە گەورە مەسە کە تۆ چۆن هیچ وەخت خۆت موەزەف نازانی بە عنوانە NGO فعالە مەدەنی قەڵەم بەدەستە زانکۆ و دانشگا و ڕووناکبیر بە شەهامەت و قەڵەمەکەت بگریتە دەست و پرسیارێکی دۆناڵد ترامپ لە G7 قسەکە تەرجمە کردیاگە سەفارسی لە نشەستە G7 قسەکە توێکە اگه ما این توافق رو نکرده بودیم میتونستی 3 هفته دیگه هم 4 هفته دیگه 5 هفته دیگه 2 سال روی ایران بمب خالی بکنی خب ئەگەر ئێمە تەفاهم نامەمانە نەکردایە دەمانتوانی هەفتەیەک 2 هەفتە 4 هەفتە 2 ساڵی کەش بۆمب بڕژێنینە سەر ئێران ولی تنگه هرمز باز نمیشد
بەڵام تەنگەی هورموز نەیەکریاوە. دۆناڵد ترامپێژێ 2 ساڵی تریش لە ئێرانمان بدایە تەنگەی هورموزمان پێ نەیەکریاوە. سوالە گەورە مەساڵی دۆناڵد ترامپ دروی گەورەی وا بۆکەی. ئێران بەچی تەنگەی هورموزی داخستکە بەچی؟ بە سارۆخ و درۆن. چۆن؟ بەوەی کە ئەزانێ فڵانە کەشتی لە فڵانە شوێن کەوتە ڕێ وا لە فڵانە شوێنە منتەقەی جوغرافیایی موشکێکی بۆ ئەهەنێری. ئای دۆناڵد ترامپ بەمە بەچی یەکرێ؟ بە GPS بە ڕادارە دۆزینەوەی کەشتی یەکری کە مەوقعیەتە جوغرافیایەکەی نیشان بە. ئێران چەند ڕاداریە؟ 100 ڕادار، 50 ڕادار وەکو ئاوی خواردن. بۆ هێزە هەوایی ئێوە قابلە شناسایی، بۆ هێزە هەوایی ئیمارات قابلە شناسایی و لێدانە لە ڕاددارەکان چاو سوپای پازدارانی کوێرە کرد. نە موشکی بە دەردیە خوارد، نە درۆنی. ئێستا شوازە. سوالە گەورە مەسە کە تۆ چۆن ڕادارەکانی نەپێکا؟ خۆیان پێژن دەستگاهە ڕەسەد. چۆن نەتپێکاوە چۆن ئێستاەترافەکەی کێمە تا 2 ساڵی تریش بمبارانمان کردایە تەنگەی هورموز نەئەکریاوە. ئای دۆناڵد ترامپ تۆ زلهێزترین هێز تاریخە بەشەری لە لەحاظە نظامیوە، لە لەحاظە اقتصادیوە. چۆن تەنگەی هورموزت پێ نەیەکریاوە؟ چۆن نەدەتوانی بەی لە 100 جێگە وا خەریکە ڕەسەدە تەنگەی هورموزەکە چاودێریەکە؟ و چۆن ئێژی کە 2 ساڵی تریش بۆمبارانمان کردایە نەیەگیریە؟ خۆ ئەمە هەمان دۆناڵد ترامپە کە دوژمنە ئێرانە، نابودکەرە ئێرانە، ئەمریکا دوژمنە ئێرانە. لەبیرتان نەچێ ئەمە هەمان ئیسرائیلە کە دوژمنە بنەڕەتیە دەوڵەتە ئێرانە. دەوڵەتە ئێران شیعەز گەرەکی یەهود لەبین بووە، یەهود گەرەکی دەوڵەتە ئێران لەبین بووە. ئەمە قسەی ئێوە نەبوو؟ ئێوە بە حکوومەتە هەرێمە کوردستان بە ئەحزاب منتەسەبە بە کوردتان و جاسوسە ئیسرائیل و ئەمریکا نیەن؟ جاسوسە ئێران نیەن؟ ئێستا گشتیان یەکێکن زاهران. ئەمە قسەهای جدیدە دۆناڵد ترامپە. ئەمە تەحلیلکەن. ئێوە ئیشە بتوانن ئەمە تەحلیلکەن و لە تەحلیلاتە ڕابردووتان ئەم قسەی دۆناڵد ترامپە دانیشێت و بیخوێننەوە. موفقیتی به دست نمی آمد. حتی یک دولت نیومد به ما بگه آقای رئیس جمهور لطفاً به بمباران ایران ادامه بدید. حتا یەک وڵات نەهات بە ئێمە بێژێت ئاغای سەرۆک کۆمار بمبارانی ئێران بەردەوام بکەن. پێمانینەوە دنیا مخالف بوو کە ئێمە دامان لە ئێران. خوا هەڵی ناگرێ خۆمان ئیشی ڕایگرین دە خەڵک حەزی پێ نەیەکرد. ئەمە دۆناڵد ترامپێژێها. کەس لە پشتمان نەبوو، کەس تەئیدی نەیەکرد لێی بین و ئێمەش دەستمان ڕاگرت. ئافرین ئای دۆناڵد ترامپ باوەڕەکەی ستێژی مەسعود بارزانیت کە قسەیەکەی تۆ سەرۆکی وڵاتە متحدەی ئەمریکا نیە هەی؟ هیچ کسی اینقدر احمق نبود همچین حرفی بزنه. حالا یه ذره هیچ کەسی ئینقەد ئەحمەق نەبوو هەمچی حرفی بزانێت. هیچ کەسێ ئەوەنە ئەحمەق نەبوو قسەی وا بکە. ئەی تۆ خۆت کردت ئەحمەق بووی؟ کابینەکەی تۆ ئەحمەق بوو؟ بنیامین نەتانیاهو ئەحمەق بوو؟ بگو مگو باهاش راجع به لبنان داشتیم ولی بهش گفتم ببین یه ذره میتونی ملایم تر عمل بکنی. اگه یک مشکل با حزب الله داری که نباید یه ساختمون رو بیاری پایین. ما شرکت خوبی داشتیم ولی خودش هم میدونه ما شریک بزرگتریم، اون شریک کوچکتره. شما همه شوکه شده بودین ایران همه جا رو با این موشک‌ها. من بە بنیامین نەتانیاهو وت خۆ قەرار نییە بۆ دانەی حیزب وڵڵاهی ساختمانە بێریتە خوارەوە کاک. ئێمە شەریکی باشێکین بەڵام ئێمە شەریکی گەورەین و ئەوان شەریکی چکۆلان. تازە گشت کەسێ شۆک بوو شۆک بوو وڵا ئێران دای لە زۆر جێگەیەک کە ئێمە فکرمان نەیەکرد لێبا. ئاوای دۆناڵد ترامپ دای لە عەرەبستان و دای لە قەتەر و دای لە بەحرین. ئاوای دۆناڵد ترامپ جالبە کە ئێران نەیتوانی گەلە تۆ کوشتە بگرێ لە سەربازەکانە تۆ بکوژێ. چۆنە کە لە دنیای ئەمڕۆ تەقاندنەوەی ساختمان خەسارە و زەربە لێدانە.
ئێمە کەسوکارمان خەریکی دروستکردنی شارک و ماڵ و ئەمانەسە بە ئەندازەی ئێوە لە ساڵێکە لە شارێک کرماشان ساختمان تەخریبەکە، یعنی ئەیکوتێ ئەیسازێ، ئەیکوتێ ئەیسازێ. کەواتە ئەو ژنراڵە گەورەی پنتاگۆنە، ئەو کەسێک کە خزمە منە. چۆن ئێران لە تۆ کوشتەی نەگرت؟ چۆن سەربازی تۆی نەکوشت؟ چۆن ئێران 3000 نەفەر 4000 نەفەر لە نیروگە لە تۆی نەکوشت؟ لە پاڵە دەستیا لە سلێمانی لە هەولێر 5-6 نیروی ئەمریکایی بوو. خۆ هەڵی ناگرێ یەکێ توی پارتیش کشتیان خۆ بەچە ئێرانە نییەن. تازە هەرێ بە کوردستان پڕە لە جاسووسە ئێران. ئێران دۆلاریش ئەدات. لە مەریوان و حتا سلێمانی 3000 نەفەر هێزە نظامی ئەمریکای تیا بوو، وەکو ئاوی خواردن ئەیتوانی جنازە لەسەر جنازە لە تۆ بەهەنێرێتەوە. ئێران کارەوای بۆ نەکرد. بەڵام بۆ پێت وایە ئەوە خەیلی مهمە کە داگێ لە پایگاهایەکی تۆ هەشت کە پایگاهای کۆنەی کۆلەنگیە ڕۆخاو بوون، تۆ مەشای پارەشە بدایە بۆتیان ڕۆخاندەیە تا دروستیکەی تۆ. هدف قرار میداد قطر، عربستان، امارات. فکرشو بکنید بحرین، کویت، همشون هدف قرار گرفتن. هیچ کی فکر نمیکرد اینا هدف قرار گرفتن. من که فکری لێ بکەن و باوەڕکە کەس باوەڕی نەکرد ئێران بتوانێت با بەحرین، قەتەر، ئیمارات. ئەی تۆ چکارە بووی ئای دۆناڵد ترامپ؟ تۆ بۆ شۆک بووی، تۆ گەورەترین هێزە نظامی دنیانی، تۆ نەدەتوانی پێشی پێ بگری؟ تۆ بۆ ئێرانت کوێرە نەکرد؟ تۆ بۆ نەتدا لە کارەبا و مارەبای ئێران لەبینی بووی؟ تۆ بۆ ئێرانە کوێر نەکرد؟ تۆ بۆ نەتدا لە ژێرخانەکانە ئێران و ژیانە شاری ئێران لەبینی بووی؟ سەبەبی چی بوو بۆ نەتدالی؟ بۆ شۆک بووگی، بۆ ئاوا تەبلیغ بۆ ئێرانەکەی، بۆ دیعایی بۆکەی زلیەکەی. لە کاتێکا بە ئێتراف خۆت ئێران 13 نەفەری لە تۆ کوشتەگە، 13 نەفەر. 13 نفر. فکر نمیکنم اونا هم فکر نمیکردن هدف قرار بگیرن. یه تفاهمنامه است، یه تفاهمنامه است. تفاهمنامه جواب نده خب برمیگردیم بمبارانشون میکنیم. یعنی کیو بمبارانەکەی؟ تەفاهمنامەکە جواب نەداتەوە بمبارانێ. مەسەن کیو بمبارانەکەی؟ تۆ مدەتە کوێت بمباران کرد؟ کۆمەڵی بینای خاڵی، ساختمانی کۆن، ئەمانتە بمباران کرد. ئیسرائیل هەرچی شرکەتی گەورەی ئێرانە وا قەرزارە بانکە مرکزی و بانکەکانی تربوون بمبارانی کردن. فولادە مبارەکە، پەترۆشیمیە ئەسەلویە، ڕێگەی ئاسنە تاران، ڕێگەی ئاسنە مەشەد بۆ شرکەتە یەک لە دوای یەک. ئەمانە کێ بوون؟ بڕۆن بانکە مرکزی ئێران 1404 لیستی داگەسە دەرەوە. گەورە ئەبەر، گەورە گریت ئەبەر قەرزارانە ئێران کە میلیاردها دلار قەرزیان گرتگە نایدەنەوە. ئیسرائیل هاتدای لە بینای ئەمانە، بینای چۆڵی ئەمانە تەقاندنیوە. ئێستا چی بوو؟ قەرزەکەیان سفر بوو، قەرزەکەیان سفر بوو، یەک قەران نادەنەوە، حەپەلوشیان کرد. ئیسرائیل بۆ دای لەو شرکەتانە کە قەرزار بوون؟ بۆ نەتاندا لە ژێرخانە ئابووریە ئێران مەگەر ئێوە دوژمنە ئێران نەبوون، مەگەر ئێران شیعی چەپەڵ نەبوو، مەگەر ئێوە تەرەفدارانە ئازادی و بەشەریەت و پیاوکوژی نەبوون، چۆن بوو لەگرا دەستان لەرزی نەتانتوانی بەنلی؟ ئێستاش گەورەیەکەن وڵا ئێران هەمومانی شۆک کرد دای لێمان بە کۆمەڵی پەهباد و مەهباد لێمانیدا لە کاتێکا 11 کۆژیاگیشتان نییە. من که نمیخوام این کارو بکنم، ولی خب شاید لازم شد. به هر حال این معامله زندگی من معامله بوده، زندگی من جوش دادن معامله بوده. بعد من کە نامەوێم کارە بکەم، بەڵام لەوانەیە ئەمە معاملەیە و ژیانی منیش معاملەکردن و بیرساندنەوەی معاملات بووە. این معامله ها واقعا نتایج خیلی عجیب غریبی داشته، ولی معامله هایی که من جوش میدم گارانتی دارن. اصلا وقتی شما پاشو امضا میکنی امکان نداره که طرف بتونه زیرش بزنه. معاملاتێک کە من یەکەم گارانتی هەیە، کەسێک لە ژێریەوەی ئیمزا بکات دیتر ناتوانێت بەتاڵی بکاتەوە. نمیتونه که بگه آقا در همه کشورها سرمایه گذاری بشه، فقط ناتوانی بێژی کە سەرمایە گوزاری لە هەموو وڵاتانی دنیا بکرێ لە ئێران نەکری. ناتوانی قسەی وا بکەی، دەبێت لە ئێران سەرمایە گوزاری بکرێ.
من تێمە سەرم قسانەها لە ئێران دەبێت سەرمایە گوزاری بکری و ملیاردها دلار و سەدها تریلیۆن دلار سەرمایە گوزاری بکەین لە ئێرانە. خب ئێستا دۆناڵد ترامپ خۆی بووە دایە گەورە دایەی میهرەبانتر لە دایک و هەڵەگرێت و کاکە ناکری جمهوری ئیسلامی لەگرا موجود و ئێمە ناکری خۆ سەرمایە گوزاریان لەسەرانەکەین دەبێ بیکەین. ایران نشه ما به هر حال نه. ئەمە تەمامە و قسانە بوو تاکتە ناوە ئۆپۆزیسیۆن 50 ساڵەتان کرد. ئەمە تەمامە و قسانە بوو کە لە خیابانەکانە ئوروپا و لە ناوە کەمپەکانتان و لە عینە گەورەیە وەرژیریاتان کرد کە ئێمە ژیانە ئابووریمان گرکە، ئێمە گرکمان لەگەڵ ئەمریکا ڕێکوین، ئێمە گرکمانە سەرمایە گوزاری بێرێندەوە. ئاڵێ دۆناڵد ترامپ بێژێ بەرادەران لە تارانە بۆیان ئەکەین وایش که 2000 میلیارد دلار به اونا آسیب وارد کرد. خۆبیسە فشەکە دەژێ 2000 میلیارد دلار خەسارەتمان داگە لە ئێران فشەکە ئێران خۆی ژێ 270 میلیارد دلار لێم دوا کردی 300 میلیارد دلار لێم دوا 300 میلیارد دلار پولی بلۆکە کراوی بەدەستیانەوە بوو ئێستا خەنە نایوە سنووقە و ئەیخوێن ئێستا ژێ 2000 میلیارد دلار. بالاخره یکی باید کمکشون کنه دیگه. نرفته ئایتر ئێشەیەکێ کومەکیان کا یارمەتیان بە خۆی یارمەتیانەدا خۆی 2000 میلیارد دلار هەزینەی پێیانداگە زەرەری لیانداگە خۆی یارمەتیانەدا ئیتر دەبێ یەکی یارمەتیان بە خۆ ناکرێ کەسی یارمەتیان نەدا. بارکەڵڵا که حکومت اینا رو عوض بکنم. ببین من نەچوو بووم کە حکوومەتی ئەمان بگۆڕم ئەی بۆ چووچی بووی ئاغای ترامپ تۆ بۆ چی چووی باوەندگیان خۆچی چووی ئەم خەڵکە ئێوە چوویە حکوومەت بگۆڕی ئەوە نەبوو لە کوردستان عێراق خەڵکەڵی خستۆ و ئەوە نەبوو لەم کرۆزەنتان سند بوو پوڵتان دابوو بە ئەم ئەحزاب و منتەسەب بە کوردە و لافیتیانە وەستۆ قەیسەریانە و هەڵیانە خستەوە دیارتانە و ئەڕەقسین بۆتان و هەلهەلەیان بۆتان لێ ئەدا ئێ بۆ چووی بووی باوەیان بە شوێن چی ئاگەڕێی بە شوێن چی ئاگەڕیایی دێبا بە خۆمانتە ناومید کرد گشتی جەڵتە دیدا گشتە کردە ئەنتەر گشتی خەجاڵەت بوو گشتی داوەشیا گشتی نازانێت چی بێژێستە نازانێ عاشقت وێ ماچت کا تفتی بکە نازانێ شەرمندە و خەجاڵەت خۆی وێ نازانێ وە پەلەپەر خۆی بگەێنێتە قوڵپەکانە تاران نازانێ کارتە سپاهیە سەریع بگرێ نازانێ بێ قسە ئەفواتەکەی مستەفای هیجری چ پێ بکەین ئا مستەفای هیجری ئەفواتی ئەداوە پازدار و مازدار تۆ ڕۆژی ئەوەڵە دوو پازدارەکان چەکدا بنێن میگم تغییر حکومت یه دفعه یه روزی دیدین که داشت رهبریشو صبونه میخورد فکر میکرد که ما نمیزنیمشون چون دارن صبونه میخورن ما نمیزنیمشون ڕهبەریشون داشت صبونه میخۆر ڕهبەریەکان خەریک سوحانەیە خوارد دامان لە 88 نەفەر کوشتی ئای دۆناڵد ترامپ من تەعجوبەکەم کەسێ ناتوانێت تۆ بکوژێ ئای دۆناڵد ترامپ کەسێک گەرەکوێ کەسێ تەرۆرکاوە بیکوژێت تۆ لە هەزار زەڕوەڕەقە خۆت بشاری تۆ ئەگەر تەوانت دەوڵەتێ لە پشتیاوێ دەوڵەتێ وە مردمێ لە پشتیاوێ وە گەرەکی بێ تەرۆرکە ئەتوانێت دنیا تەرۆرکە من جۆم لە تۆ لە کاتە ڕیاسە جمهوریشتان ئەیکا لە کاتە دوای ڕیاسە جمهوری تا ئەیکا وەکو ئاوی خواردن سوالە گەورەی من ئەوەسە کە تۆ چۆن ئەتوانی 88 نەفەر لەمانە بکوژی ئەمان تەنانەت فتوایە بەرامبەر بە تۆ نادەن فتوایە کارە عادیە نۆرماڵە شێعە بکەن بۆ نایکەن چۆن ئێوە پێتان وایە تەقاندنەوەی بینایەک و کوشتنە 88 نەفەر بە بۆمبێ فرەکارە سەخت و عەجیبێ بوو ئێوە کردتان بۆ پێتان وایە هەر کەسێک ئەگەر قەرار بێ تێرۆر بکات لەم دنیا و تێرۆر بەسەرە دنیا زاڵ بکات ئەوجار کوشتنی ئێوە مانانیش خۆ کارێکی نییە تەمامە سەرانە ئوروپا تەمامە سەرانە ئەمریکا ئێوە ژیانە نۆرماڵتان هەزوانە ناوە کۆمەلگا ئەگەر ئیمکاناتت دەوڵەتی جدیەکی لە پشتاوێ دەخۆ ڕۆژێ ناتوانی بەحسێتەوە کاکە ناتوانی بەحسێتەوە بۆم خەڵکە گەوجە بێ ئەقڵە نەفامە نازانێت چۆنە ئێوە ئەتوانن خەڵک بکوژن خەڵک ناتوانێت ئێوە بکوژێ بۆ بەچی تۆ 2 ساڵی تر وایەتە تا کاخسەفید و ئەڕۆیتە دەر 2 ساڵی تر ئێستا بێژین ئێستا
ماشینە دەرعت هەسوو خەڵک محافزەتە لێکا 2 ساڵی تر چوویتە دەرەوە کێ محافزەتە لێکا کێ ئەتپارێزێ تۆ چۆن ئەتوانی بە خیاڵی ڕاحەت کاری وا بکەی ولی یه 88 نفرشون رو زدیم. محمد تو امارات هم کارش خیلی درست بود. هایسە دەستی ئەماراتیشی پێوەدا محەممەد ئالە نەهیان لە ئێمارات کاری زۆر باش بوو تالامان کردو هەنێ بوومی لە ئێران وەشاند ئای وتم پێی زیرە هێڕوودار ئەوەی سەر دەسە ئێماراتیشی پێوەدا بعد دیدیم اماراتی هم یه سری بوم خالی کرد گفتم کی بمبا رو خالی کرد گفتم اماراتی ها بوده ای محمد تو وتیم یەکسری بۆمبیان تەقاندەوە وتم ئەمە کیوگە وتیان ئەمە حەمەی ئەماراتوگە ئەی حەمە زۆڵ ئەی حەمە زۆڵ ئەمە دۆناڵد ترامپ خەریکەیژێتی خەریکە ئێمارات ئەترسێنێ لە ئێران ئەی ترسێنێ هاوتم تۆ کردەکتە هاوتم تۆ بۆمب و داگەلێیان ئای ترامپ تۆ دوژمنە ئێرانی یا ڕەفێقە ئێرانی تو دشمن ایرانی بودی از پرزیدنتشی چین میخوام تشکر کنم چون تمام این مدت موضع بیطرفانه و خنثی داشت لە چینیش تەشەکر ئەکەین چون تا ئەم دقیقە لە پرزیدنتچی سپاسگوزاری ئەەکەین چون هیچ مەوزەعێکی بەرامبەر بە ئێمە نەگرت بێلایەن بوو ئێ باش چینیشت لەگەڵا بوو هەموو پێکەوە کردان چینیشت لەگەڵا بوو این برای من خیلی مهم بود و همینطور ولادیمیر پوتین خیلی بیطرف و خنثی بود اونا میتونستن به ایران یه سری موشک های پرتابه هایی به ایران بدن که جنگنده های ما رو بزنه ولی ندادن پول اونهاست که ما ازشون برداشتیم اینا ئەوان ئەتوانی هەنێ چەک بە ئێران بن کە هاوپەماکانە ئێمە بخا بەڵام نەیاندا قرار نەبوو هاوپەیماکانتان بخەن تۆ بۆچی چوتەوە تو چووی شەڕە ئێران بکەی شەڕە ئێران بکەی کە چی بکەی ڕژیمە ئێران بگۆڕی ئێران کێ بوو کە تۆ قرار بوو ڕژیمەکەی بگۆڕی چی بگۆڕیت خۆ ناکرێت کە پوڵەکانیان نەدەینەوە پوڵەکان پولی خۆیانە ڕامان گرتگە دەبێ بیان دەینەوە خوا عجب پول ما نیست اینا پول اوناست پول اونها رو مسدود کردیم بالاخره باید این پول بهشون پس میدادیم اگه ما بهشون پول پس میدادیم هیچکی در دلار سرمایه گذاری نمیکرد ئەگەر ئێمە پوڵە ئێران نەدەینەوە کەس ئەم دلارە حیزەی ئێمە ناسێنێ نایسێنێ ئەم کاغەزە سەوزە واحێکێکی نێ لە پشتا کەس نایسێنێ وقتی بگین یه سری کشور بتونن از هسته‌ای برای برق استفاده بکنن ولی ایران نشه یه ذره با وەختە بێژی بڕێ لە وڵاتانی دنیا بۆ بەرهەمهێنانە بەرق وە کارەبا دەبێت ئەنەرژی هەستەییان بێت و ئێران نەوێ ئەمە ئەخڵ نایگری خۆ ناکرێ ئەوانی شەبێ هەیەن بێت جور در نمیاد اگه ما این توافق رو نکرده بودیم میتونستیم 3 هفته دیگه خب ئەمە هەمان دۆناڵد ترامپ بوو کە ئێوە ئەتان و شێتە ئەمە هەمان دۆناڵد ترامپ بوو کە ریپابلیکەن بوو و ریپابلیکەنەکان دوژمنە ئێرانن ئەمە هەمان دۆناڵد ترامپ بوو کە من کاتە خۆی دیبەیتم کردوتم ئەمە وەختە خۆی لەگەڵ هیلاری کلینتۆنا کە ڕقابەتیە کرد ماجرای ئیمەیلەکانە هیلاری کلینتۆن کە درا دەرەوە لە کاتە مبارزاتە انتخاباتی ئێران یەکسەرە بە فریایی کەوت بە فریای دۆناڵد ترامپ کەوت لەوەی کە لە ماجرای ئیمەیلەکانە هیلاری کلینتۆن باسە دانشمەندێکی هەستەیی ئێران بەناوە شەهرامە ئەمیری کریا شەهرامە ئەمیری 5-6 ساڵ بوو گیرا بوو ئازاد کرابوو بە عنوانە قەحرەمانە ملی نیشان درابوو لە پڕێکە 24 ساعتی پێ نەچوو دوای ئیمەیلەکەی هیلاری کلینتۆن ئێران شەهرامە ئەمیری ئەعدام کرد تا ترامپ بتوانێت لە هیلاری کلینتۆن بیواتەوە و بردیوە دوێبێتەکان مەوجودن ها
دەی ئیستە ئێوە ئەم گشتە هەڵتان خستۆ و خەڵکتان بۆی داوە کوشت و ساچمەتان خوارد و تف و لەعنەتتان کرد و شەیدای ئەمریکا بوون و خولیای ئەمریکا بوون. ئەمریکا مشتەبا خامنەیی لە ئێوە پێیاکتر بوو. شیعەکانە ئینقلابیە پەمەیی چی ئەوانی پێیاکتر بوو لە ئێوە؟ هەرچی خۆتان ڕوود کردو و مەرغوبێتتان بۆ ئەمریکا نەبوو؟ پێتان وابوو کە بەخۆ ڕووتەوەکردنەوە سیسە چی بوو؟ ئەمریکا چی کرد؟ ئەمریکا لیبرالیزم بوو، نێئۆلیبرالیزم بوو، ئێران شیعە بوو و نێئۆلیبرالیزم هاتبوو شیعە لە بین بووە. ئەمە تحلیلە ئێوە بوو وانە بوو؟ ئەمە تحلیلە ئێوە بوو. دە ئیستا تحلیلیکەن، ئیستا داهات و تحلیلکەن. چیەکەن؟ قسەیەکتان بۆ کردن ماگە؟ سپاه پاسداران ئیستا سپاه پاسدارانی کێس مەلووسە کوێز. سپاه پاسداران پاسداری لە چیەکە ئیستا؟ لە ئینقلاب جمهوری ئیسلامی ئێران، ئارمانهای گەورەی ئینقلاب جمهوری ئیسلامی ئێران. دۆناڵد ترامپ سوارە قنگە ئینقلابەکەیان بووگە، ئاغاکەیانی کوشتگە، تەواو فەرماندەهانە سپاهی کوشتگە، مەسخەرەیانی کردگە، داری تێبڕیگن. ئێستا لەگرا بازیانەکە ئەڕوونتەکە ئەمریکا ڕێ ئەکەفن. خب ئەوە چی؟ ئەوە جمهوری ئیسلامیە دۆسە ئەمریکا. ئیسە چیەکەن؟ چۆن ئێوە فکرتان ئەکرد کە ئەمریکا دوژمنە ئێرانە؟ چۆن فکرتان ئەکرد؟ ئەگەر وابوو ئیستا چۆن فکرەکەنەوە؟ چی لە ئێرانە مەوجودە؟ ئیدئۆلۆژی، ئیمان و باوەڕ، کەسایەتی گەلک گەورە. مردم ئێران گشتی شەیدا و شێتە ئەمریکاست. ها لە بەرخۆیان و بەرز بە ساوارەکەن و حەزی پێکەین و با بڕۆین و ئەمریکا خۆشمانی گرکە و وەختە گیانمان دەربێ بۆ ئەمریکا و بەخۆ ئەمریکا حەزمان پێکات و ئێمە زۆر مهمین بۆ ئەمریکا و ئیستا بەمبارەکە بای ئەدەن و بەمبارەکەیە بای ئەدەن و لەولاوە شێتە ترامپ بوون ئەڕقسین بۆی مامۆ ترامپ. ئیستا چی؟ ئیستا لەگەڵەوە هەڵی خەن و بووی ئەمریکاتان خۆشگەرەکە و ئەمریکا ئێوەی خۆشگەرەکە. خواوەکیڵ لە ئێوە بێبەر و دواتر لە دنیا مەوجودە. دە ئیستا ئیسرائیل چیەکە؟ دێ خۆ موشەکەکانە ئێران لا ناون، واتە ناکرێ ئێران موشەکی نەوێ. دەی خۆ نیابەتیەکانیش لا ناون. ئەوە نیە لە عێراقا خەریکن ئەیگۆڕن تێکەڵکێشیان کرد؟ ئیسرائیل لە موشەکەکانی ئێران ناترسێ؟ موشەکەکانی دای لە تەلاڤیڤ، دای لە ئورشەلیم، دای لە تەمامە شارەکانی. چۆن ئیستا ئیسرائیل دەستی کێشاگەسە دوا ئیتر نایڕۆخێنێ بنیامین نەتانیاهو و دۆسە ئێوە؟ ئێوە گشتان یەهودی بوون وانیە؟ گشتان هەرەوە مابوو شەوفێسێ تاقیرێ یەهودی خەنە سەرتان. دەی ئەم دنیا داهاتووە وەهمیە چه شکلیە؟ لای دەین پەردەکانی لادەین، 4-5 پەردەی لادەین بیخوێنینەوە بزانین چه شکلیە؟ با بیخوێنینەوە. خب ئێمە گیرم لەناوە ئەم تەوافقە ایالات متحده ئەمریکا و ئێران ڕێ ئەکەون. ئێران ئەوێتەوە زلهێزە ناوچەکە. خب چی ڕۆدا؟ جمهوری ئیسلامی ئەمێنێتەوە. مشتبای خامنەی ما وا من وتم وەختە خۆی وتم دانێ لەوێ دائەنێن چون ئەم ئێرانە حیزە ناکرێت چهرەیەکی تیانەوێ فەرماندەوەی کل قوانەوێ ئەبێ هەیبێت. وەرە بیتانە چهرەیە بە ناوە سوڵتان وەلیە فەقی دانێن لەوێ. بعدن بێن حکوومەتە قانون دانێن. حکوومەتە قانون. خب بێژین حکوومەتە قانون دانێن. خب ئیستا سەرمایە گوزاری خارجی تێ، سەرمایە گوزاری خارجی تێ ئیشی چی بکەن؟ ئیشی فەزای سیاسی بکەنەوە. خۆ ناکرێ نێکەنەوە. ناکرێ کاورە ئەترسێ پوڵ نایەرێ تۆ هەروە لە خۆت و مەیلە خۆت بیت و ملیا ئەوەی هەسی بیوەی. سەرمایە گوزاری لە بەشە چیەکەن؟ چی؟ لە بەشە نەفت فرۆشتن،
یا چی کالایەک بەرهەم ئەهێنن کە ئەتوانێ بازاڕە دنیای پێ بگرێ چه کالایە تۆ ئەتوانی دروستیکەی کە چین دروستی ناکا کە بەنگلادێش دروستی ناکا کە هندوستان دروستی ناکا کە کورەی جنوبی نایکا کە ڤیەتنام نایکا کە ژاپۆن نایکا تۆ چه کالایەک لە ئێران بەرهەم ئەهێنی کەوانە نایکەن ماشینە بەرقی موبایل چی بەرهەم ئەهێنی پستە چی بەرهەم ئەهێنی کە ئەتوانی بازاڕە جەهانی پێ بگری کارخانەکان ئەمریکا ئەگوزی تۆ تێری تێ ئێران چون کارگەرە ئێران هەرزانە یا متەخەسسە فرەیواتیە بۆ تێری تێ ئێران دەوە گیرم لە 90 ملیۆن نەفەر ئێرانی تۆ 1 ملیۆن نەفەریشە مەشغوڵ کرد تەکلیف 89 ملیۆن نەفەرەکە چییە دەی ئەمەی کە تۆ لە ئێران هەسەت ناشی لەوەسە کە مشتێ ئینسانت دزە تاراجگەر وانە سەر شەرەیانەکانە ئێرانە یعنی سوحا 1000 ملیارد دلار بێت کەسێ نایدزێ گشتی تەزریقەوێتە ناوە جامعە تا تەوەڕۆم دروستکە مفتێ ئەیدەنە دەرماڵە ئێوە پوڵە فرە تا بڕۆن سەفەر بکەن واکەنە چۆن ڕێگەی گەشانەوەی ئابووری ئێران تێیەکە چۆن تێیەکە چیەکە ئەنچ ئەتفاقێگە کەفێ یعنی تەمام ئەوانەی کە خەریکن وەهم بە ئێوە ئەفرۆشنەوە کە گویا لەگەڵ ئامریکا ڕێکەوەنی سەر دەرکەوت 47 ساڵ ڕابردوو بەچە ئامریکا بوون ژیانتان چۆن بوو 47 ساڵ ڕابردوو قەشەنگ بوو قەشەنگە من متمەنم قەشەنگە ئێوە حەزەکەن بەو ژیانەی کە بووتان ئەو وەحمانەی کە تکرارتان ئەکردەوە وەحمێ بوو کە خۆیان لە تەلەڤیزیۆنەکانە پێیان ئەدان خۆیان بە ئێوەیان ئەدا ئیستا هەڵسوکەوتە داهاتووتان چییە داوای یارانەی فرەترەکەن و دۆلار داوای ئەەکەن پاسپۆرتێکتان گەرەکە ڤیزای هیچ کوێی نەگەرەکوێ فرە حەزوە سەیر و سەفەرەکەن لە لەحاظە سیاسی و جامعە چۆن ئیدارەکەن حکوومەتە ئێران ناوی چییە ئێوە ئیسە چۆن ئێرانن چۆن هەم جمهوری ئیسلامین هەم هەن و هەم نیەن چۆن هەم ئیدئۆلۆژیتان بووگە و هەم نێستان چۆن هەم ئارمان های انقلابتان بووگە و زدە ئیمپریالیزم بووگن ئیستا لە گشت لێت لە پڕێک و گشتان شێتە ئیمپریالیزمن هارە ئیمپریالیزمن وەختە گیانتان دەرچی بۆ تۆزە ئیمپریالیزم چۆن 90 ملیۆن ئینسانە بێخودکریاگە 90 ملیۆن ئینسانە بێخودکریاگە هەرچی و پەرچی تا دوێکە وعدە ئەدا ئەو دنیا دامانی خسکە ئیستا دەواازەکان ئەەکەیت و ئێران ئەوێت و بەهشت ئەوێت و بەهشت مەسن چێت فاقێکەکەوێ بەس ئەڕۆ لە سەواحلە خەلیجە فارس پاڵۆ ئەکەون وەکو سەواحلە ڕیۆ دۆ ژانیرۆ و بیکینیوە دەی دانیشن ئەو پرتەقاڵە خوێن دەی فرە خۆشە وا فکرەکەنەوەی تروانیە دەی ئەمە مانگێکیش قنتان سووتان وەسەرشن و ماسەی خەلیجە فارسۆ دەی لێ دوا چیەکەن يعني إمكان پذير نية ده استتو مشتي دروزن بعنوان الشيعي تشادوني واسيغة اوي لوسط خيابانا مشتي پمي جن پمي ماشين پمي موشك پمي وذاتيا نكر فتوايك بن برا بس إيش ذاتيا نية بيجن مشتباوالك وي بيقصى مشتباوالك وي 2000 أجرو أما تيرنو دواي قصة كان حمي نبويان ودويشو كجويا آغا مخالف وجا مخالف الدانوسان وجا آغا كيس سي مشتباي خامنئي زريف كيس قشنگ كيس سي مشتباي خامنئي لدلت شو هات كسدرو حماسة كيو ديخو دويك حمين نبويان ثابت يك سي مشتباي خامنئي إنسان أحمق هيك إنسان ضعيف النفس هيك إنسان بيد صلاة هيك حرق سبكة أو نزل لي دنهاري هيك كسيش نازاني والكوي كز نازاني والكوي من الدنجيز نرنجيز كشي كابراي الشيعة بازة انقلابية السورية بمي شي قشي قكار رابرم
تۆ سوحات چیەکەی وەختێتە کە ئەمریکا ڕێیەکەوی قسەیەکی ترە بۆ کردنەس مەسەن چی جیژی دۆلارەکانیان دزی ئەوی تۆ عەلی حاسیبە چیەکەی قسەیەکی ترە بۆ کردن ئەمێنێ چادرەکە فرایەکێشیتە خوارە و تعدادە سیغەکانە ئەوەی تر سەرۆ قسەیەکی تر ناو ئەم جامعە بۆ یەکتری ئەمێنێ ئێوە ئیسە قسەیەکتان ماگە بۆ یەکتری بکەن باسی چیەکەنیسە باسە گەورەی یەکەن باسە تێگەیشتووی یەکەن باسە تجارەت ئەکەن باسە گرتنە بازاڕەکانە دنیا ئەکەن باسە فرمولگەرە اقتصادی یەکەن باسە ماف مرۆڤ ئەکەن باسە نەوع کرامەت و گەورەی یەکە هەستان ئەیکەن باسە چیەکەن دەئیستە چی قۆمیا ساڵە 57ش هەر ئەمە قۆمیاها وەلێ گەلە کۆمەتان کرد مشتی ئینسانت دروزنن لە مەرحەلە پەرد گشتی خۆی کردو ئینقلابی وتی شۆڕشە گەلان ئیستە چه خەبەر بوو بێ قسە کێ هاوە سەر کێوە چۆن ڕێئەکەون هیچ کامتان هیچ باوەڕێکتان نییە هیچ ئیمانێکتان وەختە هار بوون بۆ ئەمریکا وەختە هار بوێ بۆ ئێوە یەک عمرە لە ناوە درۆ خەریکن ژیانەکەن ژیانتان درۆ هەڵس و کەوتان درۆ خوێندنەوەتان درۆ دەئیسە چیەکەن وەم گشتە درۆ ئەم گشتە وعدەی درۆیشەوە خۆتان داگە چیەکەن سوحات چه شەکڵیە ئەمە جمهوری ئیسلامیە ئەمە فقط جمهوری ئێرانە جمهوری دموکراتیکە ئێرانە خب چیەکەن جمهوری دموکراتیک ئێرانوی چیەکەن تعسبتان ئەوەنە سەرۆ دەستان وەلایەهای و قدرەت ئەگا شەریان هایە دەسەڵات چۆن بەرئەدەن چۆن تەمامە ئەمانەی کە ئیستە تا دوێکە ئەم کارنامەی 47 ساڵەیانە دروست کردگە تاجر و گن و هاوردە و بردەکەر و گن و معامڵاتکەر و گن چیان پێتێت ئێوە ئەیان ناسن چیان پێتێت سوحات دۆلار ئەوێتۆ دەتمەن چۆن سوحات دۆلار ئەوێتۆ دەتمەن کەواتە ئەوەی ئێوە چاوتان پێکەوت ئێوە وانە ناوە دنیای و وەحمەکە بۆتان ناچێتە بەرەو ئیمکانی نییە تۆ لە تارانە جارێکی تر بتوانیت و من ئجازە بدەم تۆ لە تارانە بەسەر دەسەڵاتێکی مستەقڕە دابنیشی ئیمکانی نییە لەبەرەوەی بعدن بە وردی تێمە سەری تەمام ئەم خەون و خیاڵە کە ئێوە ئەیکەن یا ئەم وەهمە کە ئێوە هەستان چۆن لە مانگێ 2 مانگە 6 مانگە وەکو بەڵقە سەر ئاو گشتی ئەتەقێت و گشتان نەخۆش ئەکەون گشتان لەم گشتە درۆکت یا ژیاگن نەخۆش ئەکەون بۆ نەک لەبەرەوەی ئینسان های شەریفێکن لەبەرەوەی ئینسان های بێشەرەفێکن لەبەرەوەی تر بێشەرەفیشت ئەگاتە ئەگراتە دەسە بە هیچ کوێ ناگا تا دوێکە بە کۆمەڵی وەحم و درۆ و چرت و پرت و ئەمانە خۆتە مەشغوڵ کردبوو یا بەچە ئیسرائیل بووی یا بەچە ئەمریکا بووی یا زد ئیسلام بووی یا ئەوت بە ئیسلامی ئەزانی ئیستە گشتتان سەرۆتای یەک قوماشن گشتتان یەکێکن کۆمەڵێکیش هەزینە ئەدەن ئەم درۆگەلە کە ئەیکەن واقعی بنوێنێ خۆتان باوەڕی پێ بکەن ابتزاڵە شەڕ وا لە ئەگرا کە تۆ فرە عادی دانیشتگی فرە پێدوایە دەسە خاوێنە ئەیسە سوحال ناکەی ئەمریکا دوژمنە ئێران بوو یا ئێران دەستکردە ئەمریکاز جمهوری ئیسلامی نظام ئیدئۆلۆژیک بوو دژمنە ئیسرائیل بوو یا یاریدەر و ئەوەڵین دەوڵەتی یەهود جەهانی بوو کامیانە ئیستە لەگەڵ ئەم گشتە مەردەمە متەناقزەوە دروستە کردگە یەکێ شیعەس و شیعە نییە چادری واوە سەر و چادری نییە یەکێک ڕوود کردگە سۆ گشتی مبتەلا بە ئەنوا و ئەقسامن نەخۆشی دەرونی و ڕۆح و ڕەوانیە ئیسە تەکلیفی چێتەکە و 50,000 نەفەرەی ئاخرین ڕقم لە ناوە خیابانەکانە شتێ بە ناوە ئێران کوشتتان ئێستا دۆلار تێرەن حاڵتان خاسەوێ دۆلارەکە مستەقیم ڕواتە حساوتان پێتان یەدەن ئەکەنە گیرفانتان
یا هەروە برسی و نانە لەمە و فاسد و مێشگەنیک دەبێ ڕاتانگرن ڕات دائیمەن قەرزارە خۆتان ون قەشەنگا ورتتان لێوە نایێت دەمێکتان نییە تەکانی بن شەرمەزارە دنیا و قیامەت و بن ئەی بۆ ئەتان و ئەمریکا دوژمنە ئێرانە ئیسە جمهوری ئیسلامی سوحا خەڵکی بە بیانووی چی بگرێ ئەمریکایی ئیسرائیلی تەواو بخۆ تەواو و ئەمریکا دۆسیانە و ئەمانیش دۆسە ئەوان و خۆ هەڵی ناگرێت کەس تەهدیدە ترامپیش ناکات و ئەم گشتە $200 $200 لێتان گرتنیان ئێدامیان کردن چی دەشێ بتوانن جواوە ئەمانە بەن و جواوی بدەن و هەروە کە تەمامە قسەکانم دروست لە ئاو دەرهات هەروە کە ئەوەی ویستم خوڵقاندم ئەمەی دواتریش ئەخولخێنم گوڵێەوە گۆشەی جەماڵتان گوڵێەوە گۆشەی جەماڵە دنیای وەحمالوتان ئەزانم دەستان تاکوێ تابینە قاقا وا لە ناوە جنایەتە بەڵام خۆب ئەلحەمدوللیلا ئێوە پاکن ئێوە فکر ناکەن گوناحێکتان هەست دەی چی بکەن ئەقڵتان هەرەوە نەئی کێشێ چی بکەن دێ ئەوامن کاوراوە دەرگای خوانوێژەکە لاخرێژی خوایە جوان و کەروم سەگە دەرگاتم حەب عادیە بوویەوە ئەڕۆنێژن سەگە دەرگاتم و شعورم لەو بە و کەروبم و ئەڕ و حەب و پێتان وایە لەسەر ملتان نەکرێتەوە لەسەر ملتان ناکرێتەوە کێشەکە ئەزانن وا لەکوێیە کێشەکە ئەوە نییە کە ئێوە بتۆقێنن لە جەهەنەم ئێوە ناوی جەهەنەمە خود جەهەنەم خودە شەیتانن ئێوە لە جەهەنەم ناتۆقێن تۆقاندنە ئێوە وا لە وەحمەکانتانە کە بەرهەم نایێت ئێستا ئێوە کۆمەڵی وەحمە زلتان کردگە کە شەرافەتتان هەست و کەرامەتتان هەست و ئینسانای گەورەیەکن و وەزعەتان فرە خاسەوێت و ئەمە هیچ وەختی بەرهەم نایێت تەبعاتە ئەم ڕەفتارە ئێوە 10 ساڵی تر لە ئێوە دەریەخا لە جامعەی وێرانتان دەریەخا ئەڵبەتە پێی نازانن مطمئنەن پێی نازانن مطمئن نیستە کەستان مخاتەبە من نییە ئێوە تا ئێران ئینتەرنەشناڵ ماوێ هیچ مخاتەبێکی هیچ ڕسانەیەک نین ئیسە بۆ ناتوانن بەرامبەر بە خۆتان تۆزی هەڵوێستان بوێ بۆ ناتوانن چیەکەنی سەڕۆن زوانە کوردیتان حیفزەکەن فرە هەڵیە و ئەخەن و ئەمریکای تر خۆشتانی نەگەرەکە هیچ جۆرێکی تر خۆشتانی گەرەکە چیەکەن ئەی شیعەکانتان ئەی ئینقلابیەکانتان ئەی کورد بازەکانتان جێگەی گشتانەوێتەوە یەکوتیە چۆن جێگەی گشتانەوە یەکۆ ئەوێتوتیە ئێوە گەیگنە ساتە وەختی گشتتان خۆتانەکەنە کەڕ نادان نفام ئەقلتان پێی ناگا کەچی لەم وەسەتە فکرەکەن کە ئەتوانن بازی بە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بکەن بەکێ بە ئێوە مشتەی جنایەتکار من بە زوانە خۆم نەموت وتم واقعیەتە متەوەهمانەی ئێوە ئەشکێنم تەنیا ئاڵتەرناتیڤێک بۆ ڕاگرتنە ئەم سەرزەمینە مەوجودە جەهانێکە کە من هۆنیگمەسۆ بۆ ئەمە ئێوە کۆمەڵی فعالیەتتان کردوە ئەداوە من کەوتن بار دووەم خۆم هاتم وتم ئیستە پلەکەتان گۆڕی ئێوە وەکو چۆن چیرۆکە مەسیحی هەڵگیریا ڕۆمی پێ دروست کریا بەڵام مەسیحیاندا بە یەهودیەکان بیکوژن تا بعدەن بتوانن نەفرەت بکەن لە یەهودیەکان وتم ئیستە ئێوە کۆمەڵێک کوردە قەحبە ئەدۆزن و تحت ناوە اختلافات داخلیە کورد لە جێگەیەکا بە ئیمکانات دەوڵەتە ئێرانی ئەدەن لە من ئەیکوژن مستقباڵی لە یەکەم باو کە ساحێ و کوردێتنیکی دەربێرن خەیری موجودات پەستێکن دەریان بێرن حەقیانە لە من گیانێک وەلی من دنیام گۆڕی دانەیە کەرە پێکاکایی دەهاتی وەزانتە من نافەهمم کە ئەمە هەمان مغۆمغۆز بفامن مغۆمغۆز عەقڵتان بوێ بفامن خۆتان مەدەن لە کەری
بفهمن دەستان تا بینە قاقاوا لە ناو چەپەڵیە وەڵا ئەگەر خوایەک بوێ دوانە فیسەقەرە چون ئێوە خەیلی جنایەتکارن ئەم بێ ئەهەمیەتیە کە لە خۆتانی نیشانەدەن خۆتان خیاڵ ڕاحەتەکەن ئێوە لە ئایشمن جنایەتکارترن من نەبوت ئێوە پیاکتان واتیا بەناوە کوردە قەومیتینکی پیاگوێ تێتانە نییە واقعەن تێتانە نییە با ئیستیسنای تێ نەخەین وەێ با بزانە دەوڵەتە ئێرانیش بزانێ خۆم بزانم یارانە وفادارم بزانێ من تەمامە ئەمان خوێندۆ ئەمەی کە دانەیە قەحبۆ دانەی ئینسانە بێشەرەف و دانەی بێپدەر و مادەرت بۆ پیا ئەکەن دەنگی فڕەبا ئەو خۆی هیچ کارەست ئێوە ئیستە بۆتان دەرکەوت ئێوە ئەگەر جاسووس نەون کەسێ تەکانێ ناخۆن تەکانتان ئەدا یەکی تەکانتان ئەدا ئایسە تەکانێ ناخۆن قەرار نییە تەکانێ بخۆن وەختی تۆ ئەڕۆی دانێ دەهاتی دانێ بۆگەن لەم لاوە دانێ ئەحمەق لەو لاوە هەنێنیتە سەرە سوراغە من داستانەوە نیە تو ماڵە ئەم قسانیتە من گیانم تیاوێ هەروە چن ئەوەی پەلامارم با تیکە تیکە یەکەم مەگەر گیانم تیانەوێ لە پڕێکا بکەوم ئەنا ئێوە بە شەرافەتم پیاکتان تیان نیە تاقیم کردنەوە ئێوە بێبەرودوان بێ ڕۆحن بێ ئەخلاقن ئەقڵتان توانە تەشخیصە خاس و خراوی نییە بۆی پیاکتان تیان نیە ئێوە ئەقڵتان کار ناکە مەچەکتان هەرچەنێ زلوێ کەریەتی لێتێتە دەرەوە ئێوە تەمامە جنایاتە دنیا ئەکەن وەزانە لە دەوروبەرە ماڵتان چوار لقمەنان بخۆن و بۆ هاوسێکەتان دووکارە خاص بکەن ئینسانهای خاصێکن نەتو تابینە قاقاوایتە ناو جنایەتە خۆت ئەدەی لە کەری خۆت کەر ئەەکەی وەنە پیاکتان تیان نییە تماشای ئەم لووسکەی قەڵبەزەنە بکەن کاورەیە لووسکەی قەڵبەزەن ئەمە هاتکە لای خۆی تەڵە دابنێ کە گویا یەک کەسێک یەک زەمانێک هاتکەسە لای من چووگە مەتنم منی دزیگە من بچم بەم لەوێ سە داستانەکە چییە؟ داستانەکە مەسە تۆ بڕۆی ئیدێ بێری بەناو کرماشانی کە گویا من ئەوەنە ئینسان ئەحمەقێکم تەڕە بۆ شاریش وردەکەم کاورە ببێژی من کرماشانیم دێ کرماشانی نی چی بکەم موکریانیم دێنی چی بکەم وەڵام من دفاع لە کرماشانەکەم کوڕ عەزیزیان تۆ یەک عومرە سوارە مەلە بووگن دفاع لە کێیەکەی تا ئێستا بڕۆنە سوراغە پەیمانە حەیدەریش نییە فکرەکەن وەکو ئەوان فاسد و ئەحمەقە بازیە زەڕگەریە دروست بکەن فەزای شلوغ بکەن تا پەیمانە حەیدەری بێژنها دوژمنی فرەست فرە دوژمنی هەست دوژمنی فرە فرەست دوژمنە من کێس دوژمنە من ئێوەی کوردە قەومین خوا بتان کوژێ خوا بتان کوژێ وا لەمە ڕسواتر لە دنیا ناون کورە من نەفسێکم لە بەشەر حیستن لە ناو تەبیعەتان نییە ساچمەی بادی لێبێ ئەکوژرێت بەشەر ئاگاهیە ئەقڵە بەشەر ماسوولکە نییە خو کەر نییە خو کەڵەگا نییە ئەقڵە منیش یەک لەشم یەک لەش لە هەر کوێکا یەکێ تێڵایە باتەم لەسرە ئەتکوژێت وەلی خواوەکیڵ خەیلی مەردمە بێخودە کەسیفێکن خەیلی کەسیفن باوی یە مشت دەهاتی بووگەنێ خانەوادە بووگەنە برسکیە بێ ئەقڵە دووقەرانیە جاسووسە $50 دنیایە کە ئێوە تیا ژیانەکەن ئیشی بلیتەکەی بیتۆ بێژی نەمگەرەک بوو نەفرەت لە ئێوە ترسناکە لە ناوە ئێوە ژیان کردن ئێوە مەردمانە ترسناکێکن خەتەرناکن ئینسان ئیشی بترسێ لە ناوە ئێوە ژیان کا بترسێ ترس شتە قەشەنگێکە لە ناوە ئێوە ژیانکردن ئیشی بلیتەکەی بیت و بڕۆیتە دەرگای خوا ئێوە خەیلی کەسیفن زندگی و ژیان بەڕوانینە ئێوە و قیافەیە ئێوە هیچ لوتفێکی نییە هیچ لوتفێکی نییە من لە ئێوە تۆخیاگم ترسیاگم خەیلی کەسیفن
خەیلێ تەک تەکتان وانە خەیلێ بێبەرودوان مردمێک عاتفەی نەوێ عەقڵی نەوێ شعوری نەوێ مردمێک لەحزەیەک نەوێ سێ مردمە خەتەرناکێکە زاوزی تیاکردن خەیلێ خەتەرناکە لە کەر و قاتل و بێ عەقڵ و بێ ڕۆح ئێشێ بترسیت و دنیایە کە ئەمانە زۆر و بۆری بوون ئێشێ بلیتەکەی تەحویل بێ نەتگەرەک بێ دنیای دڵتەنگێکە نەتگەرەک بێ بۆ ئێوە تەمامە لە زایزە ئەم دنیا بۆ ئێوە بەش بتان تەقێنێ بتان دڕێنێ خوا لەمە گول و گەڕتر و بێ عەقڵتر و نابووتر و ژێردەسەترتان کە وا لە حیچکوی دنیا دیارلێن وا حیزە دنیان وا حەد خۆتان لە $50 هەزانن ها ئەم جەد جالبی ئەمەسە من نازانم ئەم کوردە قەومیە بوو ئەوانەی کوردبازیەکەنەوە کەریه و ناشیرین و قەپۆز بێفەڕ و کاکە سووە تەقزیەتان بووگە ویتامینتان پێ نەگەیگە خانەوادەتان چەپەڵوگە بوو ئەوەنە ناشیرین و بێفەڕن بوو ئەوەنە دێزنێژی کەرە دێزن بابا ئێوە خۆتان ئەزان لە بێشەرەف بێشەرەفن لە بێ ئەخلاق بێ خەم کەرەکەرە چیە جانچۆم باش و ئەمە چیم کەرەکەرە لای چێ مەرغوبیەتی هەست گەرەکتانە جنایەتکەن دێ بیکەن من باکم نییە یانە ئێوە فکرەکەن من خۆم ئەم مەسیرمە هدایەت نەکردگە وەلێ هەر کامتان خۆتانە خەنە بەرە دووربین من وعدتان پێ ئەدەم وعدتان پێ دەم کەسێ پیا ئەوەی دوای من پێسە ئێوە زێنک بگرێتەوە و ئەیگرێتەوە ئەو کارا کاپێتان بە تەک تەکتان خۆ دوو مەرحەلەکەتان لەبیرە ئیسە چوە ناو مەرحەلەیەکی تر دهانەیە دانێ قەپۆز بێفەڕە تو لە دەهاتیە کە من نازانم خوێڕیە و جێماڵگە کامە خێڵە گولە ڕوویگە خۆی خسکەسە ناوە شەبەکەی قساکە تۆ مێژە ئەمە دەڵە حیزێکی پەکەکەیە ئەم دەڵە حیزەیتە نازانم خەڵکی کوێز خەڵک ئەو بووگەنستانە سە خەڵکی کوێز سەیرت دەم و قەپۆسی بکەن سەر و قیافە و شکلی بکەن ڕوو ئەکا لە مردمێک لە خۆی گەواتر لە قارەمانەکانە سووریەی ها لە حیزەکانە قەندیلی ها لە فاسدەکانە دەورە ئوردوگای ها لەم کارنامەی ڕەنگین و ژیانە گەورە کە ئامانە دروستیان کردگە تماشا بکەن چ جەریانە سەخیفە پەستمایەیەکی ئەنگەڵمایەن ئەمانە ئەمە زاهرەن خەریکن بازی چینی ئەکەن کە گویا یە ئاویەر کەرخۆڕێ بووگە یە زەمانێ ئێستا هاتکە مەتنی منی دزیگە من ئێشێ بچمە سوراغە ئەمە کێ دانێ کەرەکۆنە پەکەکەیە حیز کە گویا ئەمانە کرماشانین کەسە کرماشانیان کوشکە کرماشانیە تۆ بیتوانی بیکوژی هەر بۆ کوشتن خاسە کرماشانیە کە کرماشانی نییە و ئەحمەق دەست تۆیت و بکەوێت و کوردبازیە پەنجقەرانیە تۆ وڵا بۆ مردن خاسە حداقل ئەو سەعایانتوانی بڕۆن بوونە نیرو ئینتزامی و بەسیجی و سپایی نازانم بۆچی ئاقبەتیان ئەوەنە شەڕوگە لە دیهاتان نیروی فرایان هاوردگە ئیستە لە قنە ئێوەمانان سەردەردیرن من بە کەس ناڵێن جاش بەڵام هینە زانیاریتان پێدەدەم ئێوە بۆ خۆتان دوای ڤیدۆکە حکمی لەسەر بدەن بەگوایە چۆنە بۆ منیش بۆ بە ناکۆکی دەی لەگەڵم بن تماشای ئەو دەم و قەپۆس و شکڵ و قیافە چمانی دایکی ڕیاگە ئەمەی فڕەداگە سەر خوارۆ کراهەت لە وجودیان ئەوارێ نور بەشەریان پێوە نییە ئەمانە بوگنەس و زاهرن پارێزەران و ڕۆح ئێوە ئەخلاق ئێوە ئەمە مەحسوڵە جامعەی ئێوەس ئەمە مەحسوڵە ئەخلاق و گەورەی و تاریختانە ئەم کەرە قەپۆسنە ئەمە وەم قیافە وەم سەر و شکڵە وەم دەم و فڵتە ئەتە خۆ دیارە لە حەپۆوە کاژی سەس و مێشە قەپێنێتەوە دە ئیسە کچی مەسەڵەن
يعني تفكر كيس من جواي اتفاقي كوت واي يسداني كركون الدهاتية تولبك كي تواني من تحريكا من بخاتنا وداو داستانا كارا مسا بيمانا حيدري دجمني فرس كرد حيز اي كوجي وكرد حيز اي كوجي ولي باب زانن ام بروجة برواتة سرو دولة ايراني وارباب امريكاي تيلا اكات الروح تكتكتان خايلي مردم كسي فيكن قوم اللوت منش باكم بمدليان يمن من لذتي لناوئي وناوينم خير تلاشم كرد لتوهم درتان بيرم للسخيفي درتان بيرم خير تلاشم كرد كالاي من شايستي بالاي قزمئي والنبو تاواني شي أدن حتى بالزرية تاواني أدن بابا هو كسي تاريخ من نوزاقه بوتانا خيلي بستن خيلي بي أقلا خيلي بي وجودا نازانم كم بودا ويتامين تان بوغا سوء هازمتان بوغا قيافة بي فرشق قيافة وسميمون كاورا اويني لباس ابو حداري كاتب بني كلاودز مال الشيريني دسي دمقوبان مشتي سيولي هستا اقر دمكاتو يجي انتره ريكا كتوبو او ابو هتد لخود دروس كرقا كدم اكيتو يجي ميموني بو اونا حزليد بو هرچيش تسرو قمينة معاقا چووە سەناو پارکی دانیشتە کەسێ نەزانێ ئادرسەکەی وا لەکوێ تماشای سەر و قەپۆس و دەم و چاو و قەتیانە ئەبرۆی وادێک حەدای جندیەک تحتناوە بەکەکە کۆمەڵە بژار دڵ حیز کۆنە کۆمەڵەی دڵە گاندەرە دموکراتی ئەمەی کە وتم ئەمە بوو کە دوای ئەوەی کە لە مەرحەلەی ئەوڵا دوای ئەوەی کە من بکوژن مشتی حیز و دز و جاکەش وەکو تۆ جەمکا دەوڵەتە ئێرانی ها دەوڵەتە ئێرانی حرەکەتانەدا پوڵەکاتە قمتان حرەکەتانەدا دەستورە هەمبێدا حرەکەتانەدا نەڕۆن عەکسە مندانێن مشتی جاکەش و کوردباز وەکو ئێوە من بووم و قدیسە ئێوە هەڵۆخەنۆ لە ژێرە عەکسەکەم تا لە ئێوە ئاڵتەرناتیڤ سازی بکات بۆ ئەم ئێرانە جەدیدە کە گەرەکیانە جێبەجێکەن و ساڵ هازە چێتە بەر و من بەرم پێگرتگە و هەر منحەرفم کرد لێیان ئەو کارم کرد تا ئێوە دەستان بە ئاڵتەرناتیڤێ بەناوە ئاخێز نەگاوە ناگاتەوە بوو دەوڵەتە ئێرانی لە ئێوە حیزگە لە کوردباز ئاڵتەرناتیڤ دروست ناکات حداقل بە مەتن من بەڵام دەوڵەتە ئێرانی ئێستا لە ئیتنیکە کورد خیاڵی ڕاحەتە باوکتان دەرتێرێ پەیمانە کوژێ آخیز جهانه آخیز ایدز آخیز کورد دمقوپان لپینیه قومی و باری بیت جهانێک وسدینێک خۆی ئیگرێتە دەسی خۆی هینێ تاشینی لێکات ئەو جارە خۆی هەیکەلە من کە کوشتە گێسی بەناوە ئێوە ئەکاتە قدیس ئەو جار ئێوە پەیمان کوژن ئێوە پەیمان کوژن ئێوە کوردە قەومی تنیکەم دەنگانی منە مەوجودە نەفرەتە دنیاتان لێیەکەن گولیە دنیاتان لێیەکەن حوسار ئەکەنە ملتان لە خاوەرمیانە وەکو چۆن وە یەهودیەکان لە ئوروپا کردیان خاوەرمیانەتان پێ ئەگرن دار ئەدەنە ڕۆحتان لە هەر کوێیەکە کە گەندی بێتە سەر ئێخەنە ملتان کۆمەڵکوژیتانەکەن چون مردمانە کەسی فێکن ئەو قسانمە من بۆیە کرد و من ئەزانم چیشتە وتم دروست و هەرچیەکەم وت هاتە دی هاوردمە دی دۆناڵد ترامپ دەرکەوت ئێوە چکارن ئەمان چکارن ئەمیشە دەرئەکەوێ خۆتان مەدەن لە کەری ئەزانم کەرن خۆتان مەدەن لە کەری ئەم دەنگە ئەمێنێت وەری بابزان من هەرچیشتە خۆم زانیم بۆ خۆم تێم بێژمی لەبەرەوەی ئێوە ئەوەنە بێشەرەفن لە ناوتانە ئینسانە گەورەیە پێیان ناوێ دانیشێ دوو دێڕ بنووسێ خۆم ئەیکەم با بزانن تەمامە ئەم مەسیرمە زانیم من زانیم لەگەڵ کێ تەرەفم تا تۆ بڕووی بەناوە شاچیەتی و
گەرماشان و تۆ کام تەکنیکت دەهاتی نەمانەت کرد کورە فاسد من نەوامە شوێنە ئەفرادا نەماوامە شوێنە گنە پۆڵە نییەم تۆ بەمانە ناتوانانی من بخەڵەتێنی من بە شوێنە بەهبەهکردن توانیم تۆ لیاقەتە نییە بەهبەه بکەی تۆ ڕۆحەتیانە تۆ بۆ فکرەکەی بەم ئەمزارانە کە تۆ خۆت پێی ئەگیری من پێی ئەگیرێم بۆ وا فکرەکەی من ئیسە کەمبوو دەمەز بڕۆ من شارە کرماشان 4 نەفەر لە دەڕە دیریژە و بگرم بابا من لە کرماشانیش بووم دەڕە دیریژی و جعفەراوایی و شارە تەعاونیم هەر مەحەلێنەنیا من هەر هیچ سنخیەتێکم تەکە پاپەتی و خوێڕی و تێهاڵدریاگان نییە هەرەمانە بوونەوە و بەسیجی پاسداری یارانە خوەر تو بۆ فکرەکەی من محتاجە خەڵکە سنە یا کرماشان یا جێگەیەکی ترم بۆ وا فکرەکەی تۆ دەنگدانم لێت گەرەکە حمایەتم لێت گەرەکە من نایەڵم تۆ لەو کەسافەتەی کە ناوی جەهان و وەهمیەت دانیشی نایەڵم ئیستا خەریکم پێت ئێژم مەسیرت داهاتووەت کە چه شکڵیە و بۆیە هەڵئەتەکێت ئایسە تۆ کەرە قەپۆسن نازانم کەرە کوێی نازانم لە کوێ کەوتگی کوڕە کامە خانەوادەیە پەستە ئەنگەڵمایەیت کورد تۆ ئەگەر خانەوادە وایەوە شکڵ و قیافە و دەم و قەپۆس و فڵتە نەبوو کورە تو دیهاتەکە کەسە و کۆڵ هاتکیتە ئوروپا وایتە ناوە قڕنە دەهاتەکە تا ئەژیت کەسافەت بۆی سەڕوانتان پیاک کەرەکە سەڕەسەڕ ئێوە یەکێکتانتیانە تۆنە دەنگە خۆشێکی بوێت دروست قسە بکە نیخە نیخ نەکە مشتی قسەی سوا و دووقەرانی بوو مشتی مردمە فاسد ئیستا فەراخان بۆ کامە مردمە فاسد ئەدەی بۆ مردمە قارەمانەکان و وا ڕاپەڕی کەی ڕاپەڕی وەختی ئامریکای ئەربابتان 40 ڕۆژ خەریک بوو بە خەستەیە کوتا خۆتانەتانوت بە خەستەیە کوتێ ئەی بۆ مردمە کرێشێت بارە حیزیا شانی بان کرد و زاتی نەوتەکان بخوا کونەوە خۆی تیابشارێت و ئاو مردمە قارەمانتە وات هاوردە دەر و قارەمان یەکە بژی نابازیت خۆی قارەمان بوو یا ئەربابەکەی قارەمان بووی هاوردە دەر ئیسا ڕوود کردگەسە کامە باشەرەف ڕوود کردگە دەقیقەن کامە باشەرەف ئێوە شەرەفیشتان هەست عەقڵیشتان هەست شەرەف یعنی گەورەیی لەسەرەوە دانیشتن جێگەی بەرز عەرەبیە شەرەف ئاشاف لەسەرەوە وەستان ئێوە مشتی ئینسانە مسەتەحن هاڕیاگە دنیا ژێر پۆستاڵە دنیان کەسێکتان هەست بڕا لەسەرەوە دانیشێ لەسەر دانیشتن چه شکلی وە کەرەکەر وەم قسانە ئێوە کێ سوارە ملتان ناوێ هەوسار و لە قاو ناکاتە ملتان کێ دەقیقەن کێ نایکات شەرەف بەو معناها ئێوە خۆ معنی کەلەماتیش نازانن ئەیزانن نایزانن واقعەن کەسێکتان هەست لە سەر و دانیشتوێ خۆی وە گەورە بوێنێ هەستان کێتان هەست خۆی وە گەورە ئەوێنێ کێتان هەست خۆی وە گەورە ئەوێنێ گەورەس ئینسان گەورەیەکە ئەدەواتە گەورەیی هەست بابا مەرتیکە ئێوە ئیستە مەشیایە دانیشتانە نەخدێکی بنیادینتان لە خۆتان بکردە حرام زادەگەل ئێوە هیچ کامتان وە تەناقز ناخۆن بزن وە تەناقز ئەخوا ئێوە چۆن وە تەناقز ناخۆن بابا ئەگەر ئێوە مەوجودات و واقعی یەکوایەنە ئیستا لە سلێمانی کۆنفرانس لەسەر کۆنفرانستاندا ئەنیا ئەری بوو ئێمە ئەوەنە کەروین بۆ وای لێ هات ئەگەر واقعی وایەنەها تا دەرس بگرن لە سیاسەتە غەڵەتتان تا دەرس بگرن لە نەزانین و کەریەتیتان بابا بە شەرافەتتان یەک ئینسانتانتیانی ئینسان محتەرەمێک وێن یەک نەفەرتانتیانی محتەرەم وێن من فقط حەیرانم ئێوە چۆن لە نامحتەرەمیە لە خەتەرناکیە لەلای یەکتریا ژیانەکەن چۆن بێعەقڵن کە ئەتوانن ژیان بکەن لای یەکتریا
يعني ئێوە چۆن دانانیشن خۆتان سەرتاپا هەڵتەکێنن بیرێ وەچی خۆتان تۆجێکن سەرەکەنە ژوورە قمتان و ێژن بەرژەوەندیکەنە ئەمریکا و ئەمریکا بەرژەوەندیەکانی ئەمریکا چه بەرژەوەندیەکی بوو مەرتیکە گوێ بگرە ئەمریکا ئیمپراتوریە دەریاییە گەورەترین ناوگانە نظامیە دەریایی دنیای هەست کاغەزێکی چاپ کردگە بەناوە دۆلار و ئەم کاغەزێ وەکو کالا داگەوە دنیا کەڵکی لێوە بگرن بێ پشتوانە منفعەتە ئەمریکا یعنی ڕاگرتن مەسیرە ئاڵگۆڕ و بازرگانی دەریایی جمهوری ئیسلامی 47 ساڵ ڕابردوو مەسیرە ئاڵگۆڕکردن دەریایی بەست تهدیدی کرد بەکارهێنانە دۆلاری لەبین برد خۆی حەپەی نایە بۆ دۆلار تو چۆن ئەمریکا بەرژەوەندیەکانی کەوت تو هەرزانی بەرژەوەندیەکانە ئەمریکا چییە بەرژەوەندیەکانە ئەمریکا ئەمەسە کە فیلمە پۆڕن دروستکە چییە بەرژەوەندەکانە ئەمریکا ئەمریکا چۆن زلهێزە سوپەر پاوەرە با چۆن ئەمانە لە تەعارضا بووتە کە دەوڵەتە ئێرانە نەک ئەوەی کە ئێوە نازانن نەنا ئێوە دروستکریا ئەگە دەست نەهاتە ئێوە یەک پیاکتانتیانە لە خۆیوە ئەوە نە ئیرادەی کردووێ کارێ لەسەر خۆی بکە ئەوەی قنە ئێوە تەکانەدا یەکێکی ترە ئێوە پیاکتانتیانە هەر بە واقع پیاکتانتیانە با نمونە بۆ بێرمەوە ئێوە ئەوەنە پیاکتانتیانە قاچاقچی گەورەیەکتان تیا دەرنایێت ئێوە ئەوەنە پیاکتانتیانە کۆڵبەرن لە مەسیرە قاچاقیە کۆڵبەر و شووتین ئێوە یەک کارتە لە گەورەیە قاچاقتان لە ئێرانە نییە لە خاوەرنیانە نییە کارتل یعنی بین گروپگە لە مختلفە مافیایی دەم بەنە دەم یەکتریوە ویسکی فرۆش و چای فرۆش و خۆتان بەنە دەم یەکتری کارتە لە گەورەیە دروستکەن لە بازارە هەولێر تا بازارە بەغا تا بازارە تاران و ئیستانبول خەرخەنە کنترۆڵە خۆتان وا تێتانە نه ئێوە هەر کۆڵبەرن حیزن مشتی بێ ئەقڵن مشتی پادە و پەنجقەرانین با ئێوە ئینسانە گەورەتان تیا نییە ئێوە نە دزە گەورەیەکتان واتیە نە کڵاوبەردارە گەورەیەکتان واتیە ئێوە گشتی مشتی جاسووسن جاسووس ئاغاتان نەوێ ناتوانن تەکان بخۆن نە ئەقڵتان هەز نە شەرەفیتان هەز نە ئیمانیتان هەز نە باوەڕیتان هەز نیستان گشتان وەختی گیانتان بۆ پوڵ دەربێ ئاسانترین ڕێگە پارێزراکترین ڕێگە ئینتخابەکەن مشەخۆری ماساوکردن چاپلوسی درۆزنی جاسووسی خۆفرۆشتن تا بتوانە $100 دەستکەفێ ئێوە پیاکێکتانتیان نییە کە ئینسان گەورەیەکوێت لەزا لە ناوە ئێوە هیچ اتفاق خودجوشێک ناکەوێت بۆیە ئەم گشتە تەناقوزە لە ناو وجودە خۆتانە حەمل ئەکەن جوابێکی پێنادەنەوە کەواتە ئەوەی کە ئێوە مشاهدەتان کردوە چاوتان پێکەوت چوو بە سەر خۆناغە نەیگەرەکە خۆتان شەکەتکەن بابا ئەسڵەن خۆتان شەکەت مەکەن واقعیترین ئینسانم سەرزەمینە من بووم دەوڵەتە ئێرانی پێویستە کە من بکوژێ و بیخاتەمە لە ئێوە ئێوەش داکتانە خۆتان شەکەت مەکەن بیانۆکەتان داگە لە ئێوە خوێڕیتر بێبەر و دواتر ئێوە نمونەی تاریخیتان فرەسا هەر لە داستانە جەلالدینە سامانیوە ئێوە سەرتان بڕیگە تا خاڵ و قوربانێک کە کوچەکە جەنگەلی سەرەوڕێ ئێوە کوردە قەومیتنیکیە پەنجقەرانی پیاگە گەورە کوژن ئێوە تاریختان واسە تاریخی کە بۆیان نووساگەن خۆتان شەکەت مەکەن منیش ئەنێنە ملتان وەلی من دارێک بۆ خاتر من دارێک ئەوڕنە ڕۆحتان تا ئەبەد تەقەی بێت چون ئێوە نەتان فامی